و ڕەش بەشی یەکەم دەربارەی کارەبای 24 کاتژمێری لا نووسینی هوشیار عەبدوڵڵا لا پێناوی ئینساف و دووبارە تاکیدکردنەوە لە چەند ڕاستیەکی گرنگ وەک هاوڵاتیەکی ئەم هەرێمە کە مانگێکە کارەباکەمان بۆ بە 24 کاتژمێری چەند خاڵێک دەخەمە ڕوو. یەک کوالەتی کارەبای 24 کاتژمێری لە ماوەی مانگی ڕابردوودا زۆر باش و بێکێشە بووە. دوو کوژاندنەوەی مۆلیدەکان کاریگەری زۆری لەسەر پاکردنەوەی ژینگە هەبووە و ئەو خاڵەش بایەخی لە خودی بەردەوامی کارەباکە زیاتر نەبێت کەمتر نییە و ئەجگار گرنگە. سێ ئەو کارەبایە لە زۆر ڕووەوە جێگەی پەسەندێتی و ڕەزامەندی هاوڵاتیانە جگە لە نرخەکەی ئەگەر چاوخشاندنەوە بە نرخەکەیدا بکرێ بە جۆرێک کارەبا لە خزمەتگوزاریەکەوە نەگۆڕێ بۆ بازرگانی ئێجگار هەنگاوێکی گەورە و گرنگ دەبێت. چوار بێگومان ڕێگا ڕاستەکە ئەوەیە هاوڵاتی فێری بەکارهێنانی کارەبا بێت بە گوێرەی هاتاجی و پێویستی نەک بە فیڕۆدانی ناپێویست. ئەمەش لە هەموو وڵاتانی پێشکەوتوودا هەیە. کرێی کارەبا پێویستە بەڵام نەک نرخێک لە دەرەوەی توانای هاوڵاتی یان داهاتی مانگانەی تاکە کەس بێت. لەو دۆخەدا دەبێتە بارگرانیەکی زۆر بۆیە تکایە نرخەکەیدا ببەزێنن لە سنووری ماقوڵدا واتە بەو ڕادەیە هەرزان ناکە خەڵک باکی پێی نەبێت و دەستی پێوە نەگرێت بەڵام وا گرانیش ناکە خەڵک پێی هەڵنەسوڕێت و کرێی کارەبای پێ نەدرێت. کارەبای بەردەوام ماف و خزمەتگوزاری و حکوومەتیش ئەرکێتی دابینی بکات. لە ئێستادا کارەبای 24 کاتژمێری سپیە بەڵام بەڕاستی نرخەکەی ڕەشە. ئەم دێڕانەی سەرەوە لەلایەکەوە دەستخۆشین بۆ کوالەتی کارەباکە لەلایەکی تریشەوە گلەین لە نرخەکەی دابەزێنن تا لە بری جارێک 1000 جار بڵێن دەستان خۆش بێت.